وەڕێز ژاکە عەبدوڵڵا حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. هاتوو ژاکە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. هەڵەبجە ئیتر پارێزگای چوارەمینی هەرێمی کوردستانە. لە ڕابردووە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چ کاریگەریەکیان بۆ گەیشتن بەم ئامانجە هەبوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. هەڵەبجە شارێکە کە زۆرترین قوربانی داوە لە ساتێکی کەمدا 5,000 کەس لە هەڵەبجە شەید بوون کە زۆربەی خەڵکی هەڵەبجە بەدەم ئازارەوە تا ئێستش ئەناڵێنن. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان بڕیاری بە پارێزگا بوونی هەڵەبجە دەمێکە درابوو، بەڵام لە حکوومەتی عێراقا بڕیاری بە پارێزگا بوونی هەڵەبجە دوا ئەخرا. ئێمە ئەومان بیر نەچێ کە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی ڕێزدار کاک مەسرور بارزانی هەڵەبجە پرسێکی گرنگ بۆ لای جەنابیان و هەمیشە لەسەر خەت بۆ ئەوەی لە حکوومەتی عێراقیشدا دان بە پارێزگابوونی هەڵەبجەدا بنرێت و قەرەبووی خەڵکی هەڵەبجە لە ڕووی مادی و معنەویەوە بکرێتەوە. زۆر باشە. خۆشت باست کرد کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری بە هەڵەبجە داوە و سەرۆکوەزیران خۆی دوو جار سەردانی هەڵەبجەی کرد. ئەمە بۆ هەڵەبجەیەکان چی دەگەێنێت؟ بەڵێ هەمومان نەزانین لە ماوەکانی ڕابردوودا جەنابی سەرۆکوەزیران دوو جار سەردانی مەیدانی بۆ هەڵەبجە کردووە و لەگەڵ پارێزگاری هەڵەبجە و یەکە ئیدارەکان کۆبووەتەوە و گوێی لە داواکاریەکانی خەڵکی هەڵەبجە گرتووە. هەروەها چەندین پرۆژەی گرنگ لە هەڵەبجە ئەنجام دراوە، وەکو دروستکردنی سایلۆی هەڵەبجە و پردی تۆقوت و هەروەها تەنگی سەی محەمەد کە بە تەواوکردنی ئەم پرۆژانە هەڵەبجە لە چەقبەستویە ڕزگاریە بێ کە چەندین ساڵە پێوەی ئەناڵێنێ. بێجگە لەوانش لە فەرمانی دامەزراندنی 500 کەسی بۆ گەنجی ئەم شارە دەرکردووە کە ئەوانە کارێکی گرنگ بوون کە بۆ هەڵەبجە کراوە. باشە، لە دوای بە پارێزگا بوونی چی دیکە گرنگە بۆ هەڵەبجە بکرێت کە لە ئاست خواست و داواکاریەکان و هەروەها ئەو قوربانیدانەی خەڵکی هەڵەبجە بێت؟ بەڵێ ئەوەی بۆ هەڵەبجە ئەکرێ هێشتا لە ئاست ئەو تاوانە نییە کە بەرامبەر بە هەڵەبجە کراوە. وەک پێشتریش ئاماژەم کرد کە چەندین پرۆژەی گرنگ لەلایەن سەرۆکی حکوومەتەوە هێنراوەتە هەڵەبجە، بەڵام ئێمە داوامان لە سەرۆکی حکوومەتەوەیە کە زیاتر گرنگی بە هەڵەبجە بدرێ و زیاتر پرۆژەی تیا دروست بکرێت و هەلی کار بۆ گەنجان بڕەخسێ لەم شارە، چونکە چەندین ساڵە بێکاری ڕووی لە هەڵەبجە کردووە و پرۆژەی وا لە هەڵەبجەدا دروست نەبووە کە گەنجەکان بتوانن هەلی کاریان دەستکەوێت لەم شارەدا. باشە. جەنابەت ئەندامی پەرلەمانی کوردستانی بەو زوانەکەیدی دانیشتنەکانی پەرلەمان دەست پێ دەکەن و کابینەی دێم پێک دەهێنرێت. لە پەرلەمانی کوردستانەوە لەسەر ئاستی دەرکردنی یاساکان چی گرنگە بۆ هەڵەبجە بکرێت؟ بەڵێ من وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان وەکو هەڵەبجە یەک کە منیش لەگەڵ ئازارەکانی هەڵەبجە لەدایک بووم ئەرکە لە سرم خزمەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکەم بە جینۆ ساید ناساندنی تاوانی هەڵەبجە، هەروەها زیاتر خزمەتکردنی کەس و کاری شەیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی و بێجگەوە کەیسێکی گرنگیش هەیە لە هەڵەبجە کەیسی مناڵەون بۆکانە کە چارەنووسی ئەو مناڵانە دیاری بکرێت و یاسای گرنگ لە پەرلەمان دەرکرێ بۆیان. بەڵێ زۆر سپاس دەکەم خاتوو ژاکە و عەبدوڵڵا حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەڵەبجە و ڕاستەوخۆ میانی کوردستان 24 بووی.